مەرجیش نییە کابرا زانیبی بە قەنەعاتی من ئێستا زۆر دەوڵەمەندی بەڕێ زمانی نەشی زانیە هیوادارم ئەگەر ئەوانیش گیان لێوی بێن بێنە ئەو پرۆژەیە بەڕاستی خێرەی گەورەیە لەوار هەموو هاوڵاتێکی خۆمان کە ژان گرتمی لە بەلای منتقەی زیاتر کەرکووک لەو لای نزیک بووین چووینە پردێ لە پردێ دوو دەرزیان لێدام بەری نەدام حالەی کەرکووکیان کردم لەوێن دەرێت تقریبان 6-7 دەرزیان لێدام 6-7 دەرزی ئەو ژانە بەری نەدەدام ئاخر دەرزی کەلەمیاندایە تراماد بوو ترامادیان لێدام ئەو زەیانی کە ژانەکە کەمەک ئەو هەن بووە طبعا هەتا دوو ڕۆژ جێژنەش خلاص بوو ئەو ژانەم هەر لێ بوو بەس وەکو یەکەم ڕۆژی نەبوو کە چوب سۆنەرم کرد و سۆنەرەکە پێگوتم گوتی بابە تۆزە زۆر خراپە ناو دسمت هەموو ئیلتیهابە زەرداوەکەشت هەم ئەستور بووە هەم بەردەکەش چەند بەردەش تێدا بوو یەک لەوان بەردەکە لە هەمویان گەورەتر 19 ملیم بوو ئەویش هات بۆ خوارێ ینی هەستم کرد دکتۆری سۆنەرەکەی زۆر دەترسا ینی نازانم ترسانێکی پێوە دیار بوو هەتا وەختی گوتمە کە دکتۆرێکی باتنی بوو لە تەنیشتی چوومەکردی گوتم کاکە هەرچە هەیە پێم برێ ینی مەترسێ هەرچەیەک هەیە پێم برێ گوتی کاکە وەڵی تەنها ئیلتیهاباتت زۆرە زەرداوت ئەستور بووە بەردەکەت هاتتە خوارێ ینی ئەو عیلازانە بەکاربینە بەس دەبی یەکسەر عەمەلیات بکەی طبعا ئەوەشم لەبیر چوو کە بە جەنابەت بێم سڕای عەمەلیاتشمدا نابوو لە ڕزگاری هەفتەی 8 لە بۆ بکەن وڵا کە کۆرسی ئەو دکتۆرە بەڕێزم مەگرت کە خلاص بووم و یەکسەر هاتمەکن جەنابەت وە جەنابەت گوت یەکسەر دەبی عەمەلیات بکەی وە بۆ لەخوای بە زیادبی عەمەلیات کرا بە سەرکەوتی و ئینشاءڵڵا خوای گەورە مۆفەقی دنیا و قیامەتیشت دەکا ئەلحەمدوللیلا ئێستا وەکو ژانم نەمایە طبعا ئەو ژانێک کە من دەمگرت دەچێ مردنی و دەهاتمەوانی بەڕاستی بەس ئەلحەمدوللیلا لە سای خوای گەورە و سای دەستی جەنابەت ئێستا زۆر زۆر باشم ئەلحەمدوللیلا ژانم نەمایە پشتیوان بەخوای گەورە باشتریش دەبم طبعاەوە دوێ ئەو بە عەمەلیاتم کردیە ئەو ڕۆکەرانی بەکەیف خۆم گەڕایمە سوورایمە و ینی دەخوای بەزیاد ویزە شکالەکەم نەبوو ئینشاءڵڵا خوای گەورە وەفەقی هەردوو دنیایان دەکا تەمان ئەو خێرەی گەورەیە ئەوە قیامەتیە ئەگەدار بن ئەوەی کە بەشدار بە لە دروستکردنی ئەو خەستخانەی چەکەکە لە ئەو دنیای بەکاریان هەیە ئینشاءڵڵا خوای گەورە وەفەقیان دەکا دین و ئیمانیان سەلامەت دەکات تەمان ئینسان حەیفە بەڕاستی ماڕە خوای گەورە دای بیتێ بەشدار نەوی لە هەموو خێرەی ئەو دنیای ینی بەڕاستی حەیفە و ئەوانەی کە مەرجیش نییە کابرا زانیبی بە قەنەعاتی من ئێستا زۆر دەوڵەمەندی بەڕێ زمانی نەشی زانیە هیوادارم ئەگەر ئەوانیش گیان لێوی بێن بێنە ئەو پرۆژەیە بەڕاستی خێرەی گەورەیە لەوار هەموو هاوڵاتێکی خۆمان بەڕاستی کاک دکتۆرین کاری ناکرێ هەر لە پاککەرەوەکان هەتا دەگاتە دکتۆرە بەڕێزەکان هەنی بەڕاستی قسووریان نەبووە بە هەموو نەواشی لە ڕووی پاکوخاوێنی لە ڕووی سەردانەوە شۆکەکە من لە خستخانەی مایمەوە تقریبان 10 جار هاتینە ینی قەنەعات کە مبالەغانی قسەکەم تقریبان 10 جار دەبێ هاتینە بەس فەحسیان کردیمە وەک لە ڕۆی سەریش بەڕاستی ینی سەرەکە لە هەموو جێیکی هەرزانترە کاک دکتۆر ینی زۆرە ئەوڕە بەڕاستی لەو بێڕاتیبیەی لەو بێپارەیەی کە ئەو قەیرانی ئێستا تێکەوتیدە ئینشاءڵڵا خوای گەورە موفەقتان دەکا خوای گەورە دەست بە عومرتانەوە دەگری ئینشاءڵڵا هەدەستکراوە دەبن لەو چاکە و خێر میهرەبانی دڵسۆزی و لێزانی